لە دوای 15 ساڵ نەخۆشی گورچیلە و 2300 جار غەسلکردنی گورچیلەکانی لە کۆتاییدا هەر بە نەخۆشی گورچیلە گیانی لەدەستدا. ئەمە چیرۆکی گیان لەدەستدانی تاڵیب نەسرەدینە کە خەڵکی گوندی خەلان بوو لە خەلیفان. پێشتر لە ساڵی 2023 راپۆرتێکی تایبەتیمان ئامادەکرد بوو لە 964 لەسەر ژیانی تاڵیب نەسرەدین و نەخۆشیەکەی. ئەو پیاوەی کە هەفتانە 3 جار لە گوندی خەلانەوە سەردانی نەخۆشخانەی ئاشتی ئەکرد بۆ غەسلکردنی گورچیلەکانی بە جۆرێک کە ئەهاتە سەر جادەی گوندەکەیان و لەوێ بە چەند ئۆتۆمبیلێک تاوەکو گەیشتە نەخۆشخانە و لەوێش بە هەمان شێوە ئەگەڕایەوە. لە ساڵێکدا 156 جار غەسلی گورچیلەکانی ئەکرد. کەمێک پێش ئێستا و ئەم شەو لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر لە تەمەنی 40 ساڵیدا تاڵیب نەسرەدین گیانی لەدەستدا. هۆکاری مانەوەی تاڵیب نەسرەدین وەکو ئەوەی کە پزیشکەکان باسییانەکرد کە گورچیلەکانی لە کار کەوتبوون تەنیا 4 گورچیلەکانی کاریە کرد. هۆکاری مانەوەیەوە بوو کە تاڵیب نەسرەدین هەمیشە لە خەمی خۆیدا بوو. یەکێک بوو لەو نەخۆشانەی کە دکتۆرەکان باسییان لەوە کرد هەمیشە لە کاتی خۆی لە نەخۆشخانە ئامادە ئەبوو بۆ غەسلکردنی گورچیلەکانی و هەمیشەش پابەندی ڕێنماییە تەندروستیەکانی پزیشکەکانە بوو. من کەمێک پێشتا قسەم لەگەڵ کاروان سرێشمەیی بەڕێوەبەری نەخۆشخانەی خەلیفان کرد و باسی لەوە کرد کە چەند ڕۆژێک پێش ئێستا تاڵیب هاتووە بۆ نەخۆشخانەی خەلیفان لەوێ کە پشکنینیان بوو کردووە هەم کێشە لە گورچیلەکانی هەبووە هەم فشاری خوێنی دابەزیوە. لە دوایەوە بەڕێیان کردووە بۆ نەخۆشخانەی ئاشتی لە سۆران و لێوێشەوە بەڕێکراوە بۆ یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر. بەڵام ئەم شەو لە تەمەنی 40 ساڵیدا تاڵیب نەسرەدین لە دوای 15 ساڵ نەخۆشی لە گورچیلەکانی لە شاری هەولێر گیانی لەدەستدا.